ئەم فلیمە بەڕاستی هەنێ بوو لە ژیانی من کە لە ساڵانی پەنجاکانەوە چۆن هێناومە هەتاوەکو گەیشتوونێتە ئێرە ڕووداوی بەڕێز کەناڵی ڕوودا و سپۆنزەری کردووە و کاکامەران جەمال دەری هێناوە و هەروەها ئەم بڵێن ئەم کورتە فیلمە باسی ژیانی ڕابردووی بنەکە بێگومان هەموو میلەتێک ئەگەر ڕابردووی نەبێ داهاتووشی نییە ئێمە ڕابردووین بەڵام ڕابردوویەکی چۆن ڕابردوویەک کە لەناو فرمێسک و خوێنە گەیانومانەتە ئێستا و ئێساش ئەوەتانی ئەو دەرۆ کراوەتەوە بەڕاستی جاری وهەیە نیگەرانە بمکەوە ئینسانی ناپاک ئینسانی دژە کورد ئینسانی خراپ ئەیانەوێت ئەو ڕابردووە جوانەی ئێمە هێنە نامان و هێناومانەتە سەر ئەم ڕووناکاییە بیانەوێت ئەو ڕووناکاییە لە میلەتی کورد بشارنەوە ئەوەش هەمووی بەهۆی بێ ئاگایی و بەهۆی نەزانین و بەهۆی جەهلەوەیە کە لە کاتی هەموو ئینسانە دڵسۆزەکانی مێژووە ئەم مەسەلەی جەهلە تەسیرێکی زۆری کردووەتە سەر ئینسانەکانی مێژوو سەرکردەکانی مێژوو کە ڕەنجیان بەباشەوە بەهۆی ئینسانی جاهیل و نەفامەوە کەوەکوش چۆن شێ مەحمووی نەمر ئەفەرمێ ئەڵێ جەهلی میلەت بوو بە نەکبەتی و بەسەر بناقڵب بووەوە ئەم ئێساش هیوادارم بەسەربانە قڵب نەبێتەوە بەسەر خۆیان ناقڵب بێتەوە چونکە ئەمڕۆ میلەتی کورد میلەتێکی وشیارە و ئەم چیرۆکەشکەوە پێشانراوە مەسەلەکە لێرە مەسەلە تەنها چیرۆک نییە مەسەلەکە عیبرەتە مەسەلەکە ئەوەیە کە تۆ لە دوای ئەوەی کە چیرۆکەکەی منە بینی بڕێتە دەرەوە کارێکی وام کردووە بیر کاتەوە کارێکی وار کردووە لە ناو خۆیان ململانەیەک دروست بێ ململانەیەکی فکری لە بیر باوەڕ لە ناو خۆیان دروست بێ بۆچی کوڕەوای کردووە بۆچی وە ژیانەی بۆ ئێستا ژیانەکەی بە چ شێوەیەکە وە چۆن ئەم شۆرەوەری و ژیانی ناخۆشی و ئەمانەی بەڕێ کردو و گەیشتۆتە ئێستا چۆن لە ژیان ئەڕوانێ ئەوە بە شێوەیە خۆش بمەوەستا ئەم فیلمات و فیلمەکانی هاوشێوە بە بەڕوای جەنابەت تا چەند ئەتوانێت ئەو ئەنجامەی کە جەنابەت مەبەستە بیپێکێت ئەم فیلمانە هەمووی عیبرەتە ڕابردوو ئەهێنینەوە بیکەین بە عیبرەت بۆ ئێستا بیکەین بە عیبرەت بۆ داهاتوو ئەمانە هەمووی زۆر پیرۆزە و زۆر پێویستە کەوا هەموو ژارێک ئەم جیلە تازەی کورد وا لێ بکەین کەوا ئەو شتانە بیر بێتەوە ئەو شتانە بزانێکەوە چۆن بووە وەختی خۆی کەوا باسی مێژووی کوردیان بۆ کردین باسی شەڕی بەرجێکی سەرا و باسی شۆرەوەریەکانی زمانی شێ مەحموود باسی شۆرەوەرەکانی زمانی قازی محەممەد ئێمە هەر وەکو فلیمێکە هاتە پێشاوبان مەسەلەکانە ژیابووینە تا خۆمان لە کاتێکە کە ئەو شۆرەوەری کەواتایە ژیان خۆمان بووین بە کارکتەری ئەو ڕووداوانە خۆمان بووین بە یەکێک لە کارکتەرەکانی ئەو ڕووداوانە ئێوەش ئەو چۆنێتی کارکتەرێکتێکی ئێمە بە سدقەوە بەڕاستیەوە پیشانی نەوەی نوێ لە ڕووی ڕێژەیی و ئەم جۆرە فیلمانە بە بڕوای جەنابەت کیفایەتە نەخێر ئەوانەی کە ئێمە باسیەکەین ئەو شۆرەوەرانی ئێمە باسیەکەین پێویستی بە کۆمپانیای گەورەیە پێویستی بەوەیەکەوە هونەربەندی لێهاتوو لە ناویان دەور ببینێ پێویستی بە چەند دەرهێنەرێک و چەند یاریدەدەری دەرهێنەر لە هەموو بارێکەوە چونکە بە هەروە هەوەنتە نییە چونکە لە پاشا ئەبێ مەسلەی دیکۆر و ئەمانە گەڕانەوەی ئەو کارەساتانە بۆ ئەو زمانە کۆنە ئەمە دیکۆری ئەوێ تەکنیشی ئەوێ کامێرای ئەوێ یعنی ئەوە بە شێوەیەک کەەوە خەڵک چۆن لەو کاتە ژیاوە بیکەینەوە ئەو کاتە کێ دەبێت سپۆنسەر و پشتیکاری ئەم
ئەمەی جەنابەت بکەێت. بێگومان دەوڵەتێکی کوردی کەوا دەسەڵاتێکی کوردی زۆر بە سەخاوەتەوە زۆر بە دەستکراوەیەوە بەرە ئەو مەسەلەیە بڕاچووکەوە ئەوە هەروە هەواتەریە نابێ گەندەڵی تیا بکرێت نابێ ئەوەی تیا بکرێت ئەبێ بە شێوەیەک بێت تێگەیشی کە دەستکراوە بن بۆ هەموو شتێک بۆیە ئەو شتانە بەڕێک و پێشی بێتە بەرهەم. بەلای من و دوکومنتاریشی باشە هەرچەندە تەفاسیلی زۆرتیانە لە برەوەی ئەو ڕووداوە کراوە بە 4 ڕۆمان ئەو 4 ڕۆمانە ژەستە کۆکراوەتەوە لە ژێرناوی بوژانەوە ژیلەمەوە بەڵام ئەمە دیارە مەقتەعێک لەو مەقتەعانەیە ویش باسی کاتی ژیرانم لە کەرکووک لە سژنی هەیە خاسە زیاتر ئەم فلیمە ئێستا باسی ئەو خۆناغە مێژوویەکە کە چۆن توانیمان من و چەند هەواڵێک کە دەرباز بین لە زیندان زیاتر دۆکۆمنتارەکە تەکید لەسەرەوەکامە بۆ ئەمڕۆ ئەمە زۆر پێویستە چونکی ئێستا نەوەیەک پەیدا بۆ بەڕاستی تامەزۆی ئەوەیە کە جارێکیکە دەسەڵاتی بەغدا بگەڕێتەوە ئەوە نمونەیە کە ئەگە دەسەڵاتی عەرەب و بەغا و داگیرکەر بگەڕێتەوە لەوەی کە ئێمە تووشی بووین ئەمان ڕەنگە خراپتر بێ چونکی ئەم جارە زەختەکە تەنیا نەتەوەی نیە مەزهەبیژە بێت لەبەرەوە بڕوام وایە ئەم جۆرە فلیمانە هاوکارێکی باشە بێ بۆ ئەوەی هەم ئەو زەمانە و هەم دەسەڵاتی حکوومەت کە بەرامبەر ئێمە لەو خۆناغا چۆن هەڵس و کەوتی لەگەڵ گەلەکەمانە کرد و چۆن خەڵکی گرت و چۆن ئازاری خەڵکیە بە پێویست ێزانم هیوادارم خەڵکێکی زۆر هەم کتێبەکە بخوێنێتەوە هەم ئەم دۆکۆمنتارە سیرکە بۆ ئەوەی جارێکیکە داوای گەڕانەوەی دەسەڵاتی بەغدا و عەرەب نەکاتەوە بۆ سەر خاچ پیرۆزمەت وەڵاوە بەشێکە حەقە زیاتر بێ حەقە لە قوتابخانەکەن ئەم جۆرە کتێبانە ئەبێ لە هەموو قوتابخانێکە هەبێ ئەم جۆرە مێژووە بخوێنرێ ئەم جۆرە مێژووە تۆمار بکرێ چێ ئەنفالە چ کیمیابارانە چێ ڕاگواستنی دێکانە چێ ئەو زوڵ و زۆرێکە دەرحەق لەمە دووە یەزیدەکان کراوە ینی مێژوویشی پڕکارە ساتمان هەیە گوناحە گەلەکەمان نەزانێت سەر ڕایەوەش کە ئەوان ئەم نەوەنوێ لە باتی ئەوەی ئەمانە داکۆشی کارێکی سەرسەخت بن کە هاتوون لەسەر وڵاتێک خۆمانەی بێ مڕێەوە بەداخۆ کە پیا ئەو جۆرە تەسەڕوفاتە بینێ بێهیوا بێ هیوادارم دەسەڵاتدارانی ئەم دەڤەرە بە تایبەتی زیاتر ئیتیمان بن بەمنەوە گەنجانەوە ئەو ڕاستیانیان بۆ دەرچێن بۆی ئەوەنە داوای گەڕانەوەی بەغا و گەڕانەوەی دەسەڵاتی عەرەبی نەکەن.